بەناوی خی گەورە مهرەبان لە ڕوانگەی فەلک ناسی خۆرەوە سڵاوتان لەبێ خۆشەویستان زۆر خۆشحاڵم پێتان شاد دەمەوە ئازیزان هەروەکو دەیبینن لە دواوەمدا یەکێ لە دیاردەگەردونیا یان فەلک ناسێ زۆر جوانەکان هەیە کە لە ئاسمانی هەسارەکەماندا بە دیار دەکەوێت ئەوڕۆ یەکێ لەو دیاردارەتان دۆ باز دەکەین بەخێرا کە بە بێگەیشتنیان کۆنجەکشن ناسراوە ئەوڕۆ 3/1/2025 کاتژمێر 6:40 لێرەدا دوو تەنی ئاسمانی ناودار و گەشت لە ئاسمانی هەسارەکەماندا دیارن هەسارەی زوهرە و هەروەها مانگ دوو گەشترین تەنی ئاسمانی کە چاوی مرۆڤ دەیبینێ خۆشەویستانم بە پلەی یەکەم خۆر گەشترین تەنی ئاسمانیە لە پێش چاوی ئێمە ئادەمیزاد بە پلەی دووەم مانگ دێ بە پلەی سێم هەسارەی زوهرەیە دەبا ڕووی کامیرایەکەم بخەمە سەر ئەو دوو تەنە ئاسمانیە جوانە دیمەنەکە هەندێک گەورەتر بکەین هەندێک تەفاسیلی زیاتر ببینین دیاردەی کۆنجەنکشن یان بێگەیشتن یان ئەلێکتران یەکێ لە دیاردە بینراوەکانی فەلەکیە کە لە ئاسمانی زەویدا دەبینرێت لە نێوان هەسارەکان یان مانگ لەگەڵ هەسارەکان خۆشەویستانەوەی ئێستا کە دەیبینین بێگەیشتنی نێوان هەسارەی زوهرە لەسەرەوە و هیلالی مانگ لە ژێرەوە بێگومان خۆشەویستانم مەودایەک یەکجار زۆر لە نێوان ئەو دوو تەنە ئاسمانیەدا هەیە ئەگەر سەیری مانگ بکەین ئەوە تەماشا دەکەین تەنە هەرە نزیکەکەیە لە زەوی کە بە نزیکە 333,000 کیلۆمەتر لێمانەوە دوورە بەڵام لەسەرەوە کە هەسارەی زوهرەیە نزیکترین خاڵ لە نێوان ئێمە ئەو هەسارەیە سنووری 38 ملیۆن کیلۆمەترە وە لە دوورترین خاڵیش دەگاتە سنووری 261 ملیۆن کیلۆمەتر خۆشەویستانم کەواتە مەودایەکی یەکجار زۆر لە نێوان ئەو دوو تەنە ئاسمانیەدا هەیە بەڵام لە پێشچاوی ئێمە گۆشەی بینینمان وامان بۆ دروست دەکات کە ئەو دوو تەنە ئاسمانیە لێک نزیکن بۆیە ئەم بە دیاردەی کۆنجەنکشن یان بێگەیشتن یان ئەلێختیران ناسراوە خواتان لەگەڵ